سەرەڕای فشارەکان جارێکی تر بەشێک لە مامۆستایانی ناڕازی لە بری چوونیان بۆ هۆڵەکانی خوێندن هاتنەوە سەر شەقام و لە بەردەم پەروەردەی ڕانیا گربوونەوەیان ئەنجامدا. هاوشانی مامۆستایانی ناڕازی بەشێک لە فەرمانبەران و تەندروستکاران و قوتابیانیش بەشداری خۆپشاندانەکەیان کرد بۆ پاڵپشتی و پشتیوانی و بەدەستهێنانی مافەکانیان. ئەم وێنەیە زیاتر لە وتەکانم دەرچێ هەر کەسێک چاوی هەبێ نەک هۆشیاریش ئەمە بەس چاوی دەوێت تێبگالەوەی پێویستمان بە یەک کەسە لە هەر پێێزگەیەکدا هەیە بڵێ نەخێر دواتر ئەبین بە دوو دواتر ئەبین بەدا دواتر ئەبین بە کۆ کە بووین بە کۆ وەک ئەوەی خواری خوارەوە دەسەڵات ئاوا ناچار دەبێت بە چۆکدا بێت. ئەمڕۆ ئێمە وەکو تەندروستکاران فەرمانبەران و پزیشکان لە ناوەندە تەندروستیەکان ئێمە لەگەڵ مامۆستایان هاوچارە نووسین لەبەرەوە هاوخەبات و هاوڕێگاشین و هاو ئامانجیشنە ڕاستیدا و ئێمە پاڵپشتی مامۆستایان دەکەین خەباتەکانمان پێڕەوایە و پێمان وایە ئەوە خەجرێکی زۆر گەورەیە لە مامۆستایان دەکرێت لەبەرەوە ئەمەوە چ وەک تەندروستکاران چ وەکو کەس و کاری خوێنکاریش بەڕاستی هاوپشت و پشتیوانی مامۆستایان ئێمە بە هەموو جۆر و شازێ پشتگیری مامۆستاکانمان دەکەین ئەوان داوای مافەڕەوەکانی خۆیان دەکەن و ئێمەش پشتگیری ئەوان دەکەین چکە بەڕاستی کە کێشەکانی ئەوان چارەسەر نەبێ ناتوانێت کێشەکانی ئێمەش چارەسەر بکرێت هەروە ئێمە هاتوین داوای مافەڕەوەکانی خۆمان دەکەین کە کەمکردنەوەی منهەجە هەروە سنووری سلێمانی و هەولێر لێکادا تەقکردن و ئەنجامدان هەروە دەخڵکردنی خوێنکار لە 3-0ەوە بکرێت بە 4-0. سەرەڕای کەشوهەوایەکی سارد و باراناوی لە چەمچەماڵیش مامۆستایانی ناڕازی و بەشێک لە چین و توێژەکانی تر لە بەردەم پەروەردەی قەزاکە گربوونەوەیان ئەنجامدا و داوای مافەکانیان کرد. کام دەسەڵاتە بەڕاستی نەگوێ هەیە نەچاوی هەیە ببیستێ نەگوێ هەیە ببیستێ نەچاوی ببینێ بۆی هاتوونێت ئێرە ئێمە وەکو چینەکانی تری کۆمەلگانین ئێمە ناڕازینێ ماڵی ناپێیان ئێمە چینی ڕۆشنبیرانی کۆمەلگاینە وایە ڕێزێکی زۆر لێمە بگیرایە بەڵام بەداخەوە ئێمە هیچ داواکارێکمان جێبەجێ نەکراوە هەتا ئێستا هیچ داواکارێکمان بۆ جێبەجێ نەکراوە بۆیە ئەم ڕۆک و مامۆستایانی ناوچەی چەمچەماڵ بە ناحەکانیشەوە کۆبوونەوە و گربوونەوەیەکمان ڕخستۆ لە بەردەم پەروەردەی چەمچەماڵ و ئەمانەوەی لێرە پەیامی کۆڵنەدان و پەیامی بوێری و پەیامی نەشکاندنی شکۆد و پاتکەینەوە. وەڵی من وەکو کارمەندێکی تەندروستی هەر لە یەکەم ڕۆژی ڕاگەاندنی بایکۆت و خۆپشاندانی مامۆستایانەوە شان بەشانی مامۆستایانی مافخورا و هاتوومەتە سەر شەقام دەنگی ناڕازی و خۆم قسەدە پاڵدەنگی مامۆستایان چونکە پێم وایە داوای مامۆستایان داوای ڕەوای هەموو خەڵکی کوردستانە هەموو چین و توێژەکان نەک بە تەنیا مامۆستا. ماوەی نزیکەی 4 مانگە مامۆستایانی ناڕازی و وانەبێژان لەسەر شەقامن و بایکۆتی دەوامیان کردووە و وەکو خۆیان دەڵێن تا بەدەستهێنانی مافەکانیان بەردەوام دەبێن لە ناڕەزایەتی. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.